بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. پەیامێکی تایبەت لەم مانگی پیرۆزی ڕەمەضانەدا مانگی خێر و بەخشندەی و گەورەی ئەوەیە لەم مانگەدا بکەمە دیارێک ئەم پەیامەم بۆ تەواوی ئەو گازینۆیانەی کە لە شاردا هەن. ومێ دەکەم ئەو شوێنانەی کەەوە شوێنی نێرگەلەن، ئەو شوێنانەی کەەوە شوێنی ئەنتەرنێتی فرین کە گەنجەکانتیانە کۆ ئەبنەوە فرسەتی مانگی ڕەمەضان بقۆزنەوە، یانزە مانگ ئێمە گوناهکاری بەرزەکەینەوە. مانگی ڕەمەضان مانگی تەنها ئەهلی مزگەوت نییە، مانگی ئێوەیە، دەرگای وڵای خۆیە بۆ لێبوردەیی لە هەموو لایەکمان. ومێ دەکەم بە حورمەتگرتن لە مانگی پیرۆزی ڕەمەضان، بە جوان خۆڕازانەوە لە بەردەم خوایە، بە جوانکردنی ڕۆژوو لە پێشچاوی ئەو لاوانە خوای گەور لە گوناهی هەمووتان ببورێ. ئێمە زۆر گرنگە هەمومان پێکەوە هەماهەنگ بین. ئاینی پیرۆزی ئیسلام تەنها ئاینی ناو مزگەوتەکان نییە، ئاینی ناو کۆمەڵگایە، ئاینی ئێوەیە، حاکمە بەسەر دەرونی ئێوەوە. ئەو کەسێکەوە لە ڕێ لات داوە دڵنیا بە لەوەی من سەیری کردارەکانت ناکەم، سەیری دڵت ئەەکەم. ئەزانم دڵت پەرێشانە بۆ دووری لە مزگەوت، دڵت پەرێشانە بۆ دووری لە ڕەب العالەمین، سرد ناتوانانی بەرزکەیتەوە، شەرم ئەەکەی، هەر ئەم شەرمەت ئەبێتە مای لێبوردەی لەلای ڕەب العالەمین. ومێ دەکەم هەموو ئەو بەڕێزانەی کە خاوەنی ئەو کارانن مانگی پیرۆزی ڕەمەضانە کردەوەیەکی وەها بکەن، حرمەتێکی وهای ڕەمەضان بگرن بەهۆی حرمەتەکەەوە، خوای گەورە دەری خێریان لێ بکاتەوە. بەڕێزانم، وڵاتی ئێمە زۆر کەس هەوڵی تیا ئەدا بۆی کاولی کا وێرانیکە. پێویستمان بە مانگێک هەیەکەوە بنیادی بنینەوە، پێویستمان بە ساتێک هەیە کە خوای گەورە فڕسەتی داوین بۆی لەم ساتە هەنگاو بۆ بنیادنانەوەی لاو گەنجی وڵاتمان بنین. ومێ دەکەم هەمووتان گازینۆکانتان، هەمووتان ئەو شوێنێکەوە داتان ناوە ئیتر سەواون بۆ یاریکردنە، بۆ نێرگەلەیە، بۆ هەر شتێکی ناولی ئەنێن. ئەو خانانەی کە هەتانە هەموو خانەکان بکەنە خانەی عیبادەت. ئەکرێ شەوان کەدا ناخرێ چەندین وەعظ و ئامۆژگاری وشتی جوانی تیا بوترێ، خراپەشی تیا ئەکرێت، با چاکەکان زاڵ بن بەسەر خراپەکانە. بە تایبەتی مانگی ڕەمەضان هەموو هەنگاوێکی ئێوە ڕێزگرتنە لەم مانگە پیرۆزە و بەرزی ئێوە ئەگەیەنێت لای ڕەب العالەمین. خوای بۆ خاتی گەورەی خۆت ئەوەی حرمەتی ئەم مانگەت ئەگرێ، ڕێز لەم مانگەت ئەنێ، خوای بەرەکەتی ئەم دنیا ئەو دنیا بەسەریا ببارێنە. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.